بسم الله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ خوای گەورە کە خوای گەورە ئەم ساڵیش داوەتی کردین بۆ ماڵەکەی خۆی. ژمارە حاجیانی هەڵەبجە ئەم شەو کە دەرەچین 98 حاجیە، زۆربەی حاجیەکانمان گەنجن. سپاس بۆ خوای گەورە. لە شاری هەڵەبجە ئینشاءالله بە سپی پۆشی ئەچینە شاری سلێمانی، لە سلێمانیەوە بەڕێکەوین بۆ مەتاری جدە ئینشاءالله. لە مەتاری جدەی شۆ ڕاستەوخۆ بۆ شاری مەکەی پیرۆز کە ئیستراحەتێکمان کرد لە ئوتێل بەیانی ئینشاءالله عمرە ئەنجام دەدەین و چاوەڕێکەین تا 8 زولحجە. قوربان وەڵاهی مشتاقەکە چیت پێ بڵێم، هیچ ڕۆژیەوەنێ و دە ڕۆژی زولحجە خۆش نییە. من خۆم لە 2004 ئەم سەفەرەکەم وازام یەکەم جار چەند جاریش خەوم پێوە بینیوەوە. خۆ من ساڵی وایە 10 جار سەفەرەکەم، بەس سەفەری مەکە و مەدینە هەتا خۆت نەیکەی چێژەکەی نازانی چیە. ئەگەر خۆت سەفەری مەکە و مەدینەت کرد هەموو ساڵێ لەو کاتە حەزەکەی ئەو سەفەرە ئەنجام بێ. بە تایبەت دیسا ئەمانە ئافرەتی وایەتە پارەی دەخیلەی کۆ کردوێت، یعنی پارەی دەخیلەی کۆ کردوێتەوە بۆم حەجە 49 وەرەقە 49 وەرەقەی کۆ کردوێت بە 10,000 و 25,000 پارەکەی تەواو کردووە. خۆش یا خۆش نییە. ئەمە سەفەرێکی دنیایی نییە، سەفەرێکی قیامەتیە. ئێمە ئەم بەرگە سپیەمان پۆشیوە، بەدەستی خۆمان ئیحرامی خۆمانمان بەستووە، ینی بەدەستی خۆمان کفنی خۆمانمان پۆشیوە. ئێمە بە دەم بانگەوازی خوای گەورەوە ڕێن، ئێمە بەردەوام و بەردەوامەڕێن. هەموو ساڵێک جوابی بانگەوازەکەی خوای گەورە دەین. بەناوی خوای گەورە و میرەبانەوە سوپاسی خواکەم کە ئێمەی داوەت کرد بۆ شوێنە پیرۆزەی لای خۆی بۆ مەکەی مکەڕەمە و مەدینە. ئێمە لە ساڵی 2007 نامان نووسیوە. من بەڕاستی پار ناوم دەرچووم بە بۆ نێوەی تووشی حادسەیە بووم، تەجیلمان کرد بۆ ئەمساڵ. سوپاسی خواکەم هەزار جا کە ئەمساڵ ناومان دەرچوو لەگەڵ ئەم کۆمەڵە مسلمانە بەڕێزا لە شاری هەڵەبجەوە بەڕێیەکەوین بۆ مەکەی پیرۆز و مەدینەی پیرۆز. خوای گەورە بیکاتە نسیبی هەموو مسلمانان، بیکاتە نسیبی ئێمەش بگەین ئەو شوێنە پیرۆزانەی کە بۆمان دیاری کراوە. دوعا بۆ هەموو کەس دەکەین، دوعای بۆ ئەو تایبەتی بۆ ئەو کەسانە کە داوایان لێکردوین مەجبورین ئەوە لە کاتی خوا دوعاکانی وەجێکەن. دوایەوە بۆ هەموو مسلمانانی گەلی کورد بە تایبەتی ئەم شاری خۆمان، شاری هەڵەبجەی شەهید. لە 2007 من ئەم ناوم نووسیوە، هەموو ساڵێ دوعاکەی ناومان دەرچێت لە خوای گەورە بەزیابی. ئەم ساڵ خوای گەورە کردی بە نەسیبمان. سوپاس بۆ خوای گیان. دوعا بۆ هەموو مسلمانانەکەم، بۆ هەموو کوردستانیەکەم، بۆ خوشک و برا خێزانەکە، مناڵەکان، هەموو کەس و کار، هەموو کورد، هەموو ئەوانەی لە هەڵەبجان و بە تایبەتی و ئەوانەی لە کوردستانان دوعای خێریان بۆکەم. ئیشەڵڵا خوای گەورە ئەو شوێنەکە بە نەسیبیان. بەڕاستی یعنی بە تایبەتی ئێلەوەتەی ناوەکە دەرچۆوە هیچ هەر و ئەزانم غەریبەیەکەم لێرە، بەڵام ئەوە هەفتەیەکە هەر نازام بەسەر دنیاوە میانە. زۆر حەزەکەم بگەمە ئەو شوێنە بە زووترین کات. ئیشەڵڵا خوای گەورە بیکا بە نەسیبی هەموو لایەکتان و هەموو مسلمانان ئیشەڵڵا بە تایبەت ئیشەڵڵا دوعاتان بۆکەم. خوای گەورە دوعای ئێمە قبوڵ کاوی ئێوەش ئیشەڵڵا. بۆ مامۆ مەگریم وەڵڵا ئێتر دوعای خێری بۆ بۆ نمونە تۆ خۆ سەفەر کردووە سەفەری عەمرە؟ نەوەڵڵا نەوەڵڵا ئیشەڵڵا خوا بیکەوە نەسیبمان. خوای گەورە بیکا بە دوعای خێریان بۆ بکەن. چەند مشتاقی یانەوەی کە زۆر وازامە تازە عنی لە دایکە بێ پێم خۆشە کە مامۆم خۆی زۆر حەزی لێی بوو. بسم الله الرحمن الرحیم. طبعا ئەم ساڵ من لە خزمەتی ئەو برایانەی حاجەکانی هەڵەبجە وەکو مرشیدی حاجەکانی ئێرە الحەمدولله وەکو هەموو ساڵەکانی کە پێکەوە ماوەی مانگێکە بێ یەکترمان بینیوە، چەند کۆبوونەوەیەکمان کردووە، تعلیماتی تەواومان یاوە پێیان، ڕێنمونی شەرعیمان پێداون و لێرەوە 3 کۆمپانیای هەڵەبجە لە خزمەتیان بووە کە کۆمپانیایەکیان ئەوانەی بە ڕێگای وشکانی بووە دەرچوون و گەشتونەتە شاری مەدینەی پیرۆز. ئێستا لە مەکەن، هەفتەیەکە لە مەدینەن، ئێستا چوونەتە مەکە. ئەم شەو ئێمەش سەعات 3 ئینشاءڵڵا لە خزمەتی باقی حاجەکانی ترا ئەگەینە ئەوێ. دیارە ئەوانەی کە لێرن لە هەڵەبجە ئەم ساڵ ناویان دەرچووە، نیسبەتی زۆریان گەنجن، لە خواری تەمەنی 60 ئەوەی کە لە سەروی تەمەنی 70 نزیکی 20 کەسێکە بێ، باقیەکەی هەمووی گەنجە. ئامۆژگاریمانەوەیە کە بە پێی ڕێنماییە شەرعیەکان ئاسوکەوت بکەن بە پێی سونەتی پیاغەمبەر خذوا عنی مناسککم کە پیامبەر صلی الله علیه و سلم ئەمری کردووە خۆی چۆن حەجی کردووە ئێمە جواب بکەین. نمونە بین لە ئەدای ئەرکان و شەرط و شروطی حاجیە، نمونە بین لە بەهەدەمەوە چوون و بەهاناوەچوونی خەڵکێک کە پێویستی بە یارمەتی ئێمەیە. لە ناو یەکە بە تایبەت هەڵەبجەیەکان پێکەوە ئاگامان لە یەکتر بێ کە ئێمەش لە خزمەتیانین وەکو مرشید و وەکو ستافی حەج و عومرەی هەڵەبجە، وەکو ستافی حەج و عومرەی کوردستانی دیارە بەرنامە ڕێژێکی باشیان کردووە الحەمدولله. ئەمڕۆ ئیتر ئاخر قافڵەی هەڵەبجە بەڕێیەکەوە و حاجی نامێنێ لێرە.